بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ژیانی ئێمە ژیانێکی بەردەوام و لەسەرخۆ و ڕۆتینێکە کە لە ژیانی خۆمانە هەموو ڕۆژە پیادەیەکێن و دووبارە ئەبێتەوە. بەڵام زۆر جار زۆر ڕوودا و ئەم ستایڵی ژیانمانە گۆڕێ لە پڕێکارڕامانەگرێ و ئەبێت ئەکشنی سەریعمان هەبێ بۆ ئەو حاڵەتەی کە لە بەرامبەرا ڕووەدا. ئەمانە پێوتری حاڵەتی تەواریع. بۆ نمونە لە کاتێکا سیارەیە دێ بەلاتە، لە کاتێکە ترسێک ڕووتی ئەکا، لە کاتێکا دڕندەیەکە بینیت، لە کاتێکا مناڵە نزیکی ئاگرێکەوێتەوە، ئەمانە هەر هەمی پێویستی بە ئەکشنی سەریعە. ئینسان ناکرێت لە باری ئارام و هودوئی خۆیان مێشێ میوانی نەبێ و نەتوانێت لە پڕێکە مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوە کتو پڕە بکە هەتاوەکو وەختێک گەزانێت کار لە کار ئەترازێ هەموو ڕووداوەکانیش لە غزۆنی چەند سانیەیەکە ناگاتە چەند دەقەیەک. ئەوەی کارە ساد ڕۆدا، ئەوەی کە ئینسانی پێکەم ئەندام و پێ ناڕەحەتە بێ ئەبێ بە ئینسانێکی پێداویستی تایبەت لە ئینسانێکی بەرهەمهێن و چالاکەوە ڕووداوێکی چەند چرکەییە. باوەڕم پێ بکەن ئەوانە کارە ساد لە ژیانی ئینسانان ڕۆدەن. چۆن ئینسان ئەتوانێت لە پڕێکا خۆی بگرێتەوە لە کاتێکە ڕووبەڕووی ڕووداوێکی سیارە و ڕووداوێکی هاتوچۆ ئەبێتەوە. ئەمانە بۆ خۆی ڕووداوی کتوپڕن. ئەگەر ئەم ڕووداوە کتوپڕانە نەتوانی مامەڵەی لەگەڵا بکەی لە کاتی خۆیان، ئەمە بۆ خۆی نەخۆشیە. بەڵام ئەگەر ئەم ڕوودا و سترێسانە بوون بە شتێکی مزمین لە ئینسان و لە تۆیە، بەردەوام تۆ لەم قەلەقی و ناڕەحەتی و سترێس و تەشەنوجات هەیە ئاواژیایت، کاریگەری نێگەتیڤی لەسەر لاشە بەجێهێڵێ و ئەبێ بەهۆی نەخۆشی بەردەوام، واتە لە حاڵەتێکی ڕەتفعل و تەوالی و بەدەمەوە چوونەوە بوو بە حاڵەتی نەخۆشی. زۆر جاریش خۆمان دەڵێن وەڵاهی ئەوە لە مردنی فڵان کەسەوە بوو تووشی شەکرە بووم، ئەوە لەو ڕووداوەوە بوو تووشی زەخت بووم، ئەو نەم خەفەت لە فڵان کەس خوارد بۆیە تووشی ڕەبە بووم، بەخوا تۆ من تووشی سیل و سەرەتانەکەیت. ئەم قسانە زۆر جارە بیستین. ئایا ڕاستێتی ئەم قسانە لەکوایە؟ با بچین گەشتێ بکەین، بگەینە ئەو سەرچاوەیەی ئەم جۆرە بەرهەمە دەرەیات و چۆن مامەڵە لەگەڵ لاشەیەکە و چۆن ئێمە مامەڵەی هەڵی لەگەڵاکەین لە کاتێکا خۆمان تووشی ئەم بربەست و ئەم ئاستەنگاناکەین. ئەوەی کە پێوترێ ڕژێنی سەر گورچیلە، دوو ڕژێنن کەوتونەتە لای ڕاست و چەپی گورچیلەوە. عینەن تەربوشێکوان بەسەر سەری گورچیلەوە. لە کاتی تەبیعیە ڕۆژانە کۆمەڵی هۆرمۆنات بۆ ئینسان دەرەکەن کە ئەمە هەمووی زەرورەتی لاشەیە. گرنگترینیان کۆرتیزۆنە. ئەم کۆرتیزۆنە بۆ خۆی یاریەکە، فلاکچویشنەکە لەژێر کۆنتڕۆڵی شای هۆرمۆنەکانە کە لە مێشکەوە لە هایپۆتەلەمەس کە پێوتێ ڕژێنی ژێرلانک ئەلێرەوە دەرەچێ. ئەلێرەوە کە دەرچوو ئیعازەیە بەم ڕژێنە ئەفەرمێ چالاک بە. ئەم ڕژێنە لە بەیانیانە لە چالاکترین و لە بەرزترین پلەی خۆیایەتی. ئەم ئاستە بۆچی ئەبێ بەرز بێ؟ لەبەرەوەی کە ئینسان لەو پەڕی چالاکیایە لە سەعات 6 بەیانیە. بۆیە سونەتە ئینسان کە نوێژی بەیانی کرد لە مزگەوتا مایەوە نێتە دەرەوە هەتاوەکو دوورکات نوێژی زوحا ئەکات، دواتر هاتە دەرەوە ئینجا چالاکیەکانی دەست پێ ئەکا. ئالەو کاتەیە پیکی ئیشەکانێتی لە شەوە لە خواردترینیانە. لە ڕۆژێکا تقریباً 15 میلیگرام بۆ 20 میلیگرام لەم هۆرمۆنە دەرەچێ. کەیتر حەز بە هەوایەکی سافەکەی، حەز بەواکەی دڵۆ خۆشە، حەز بەواکەی نەسیمێک و شنەیەک هەیە لە بەیانیانە، حەز بەواکەی کە هەموو سیەکان تتوانی بکەیتەوە پڕی ئۆکسجینی کەیت. ئەمە ئۆکسجینەیە بەداخەوە ئێمە لە کاتێکا لەم وەختەیە خەوتوین و بێئاگاین و هەتا ژینگەکە و هەتا ئۆکسجینەکەمان پیس نەبێ خەبەرمان نابێتەوە. ئەمە کاتێکی زۆر تەبیعیە. ئەم ڕژێنی سەرگورچیلەیە ئیشێکی تریشمان بۆکە، هەڵەسەیە بە دروستکردنی هۆرمۆنی ئەڵدۆستیرۆن. هۆرمۆنی ئەڵدۆستیرۆن هۆرمۆنێکە کە بە گورچیلە ئەڵێ ئاوم بەرەوە، خوێن بەرەوە، سۆدیەمم بەرەوە. ناڵێ ئەم دوانە لە لاشە دەرچن بۆی کە ئینسان زەختی دانە بەزێت و نەکەوێتە سەرزەوی. هەر کاتی ئەمە ئینسان وای لێ هات بەردەوام لە خۆشەکاڵە دکتۆرجان زەختم دابەزێ، هەرم فڕێنن بۆ خەستەخانە و ئەڵێن زەختێ دابەزیوە. بۆیە مەفروزە ئەم هۆرمۆنی ئەڵدۆستیرۆنەش کە پێوتێ هۆرمۆنی ئاو و خێ لە ناو لاشەیە زۆر بە منتەزەمی وجودی هەبێت.
هۆرمۆنێکی تر هەیە هەر لە ناو ئەم ڕژێنی سەرگوچ مامۆستا تۆ چی کرد بە ڕژێنی سەرگوچی باوکی منەزانی ئەو ڕژێنی سەرگوچیلەیە خۆی درێژەکەی 5 سانتیمە پانیەکەی 3 سانتیمە ئەستوریەکەی 1 سانتیمە ئەم 1 سانتیمەش ئەبێتەوە بە 2 چین ئەبێتەوە بە توێکڵ و بە کرۆک ئەم توێکڵەش ئەبێتەوە بە 3 چین هەر یەکەیان لێپرسراوە لە هۆرمۆنێک هەر یەکەیان ژوورێک و مختبەرێکی تایبەت بەخۆی هەیە هۆرمۆنە بۆ دەرەکە باوجێ لەمە لە کوێ خەوتوین وەڵاهی ئێمە لە مۆبایڵە بۆ 10 جار هەڵمانۆشان بوو سیرمان کردبوو سەیری کەتۆلەکمان کردبوو لە ئینتەرنێت تا بۆی گەڕابی مزای مواصفاتی چییە تۆ زانی بەچی ڕاوەستاوی تۆ ئەزانی چی ئیشەکانە بۆ ئەکا تۆ زانی ئەم شەریکە گەورەیە ئەم کارکە گەورە ئیملاقا لە پشتەوە ئیش بۆ ئەکا من تۆ بێئاگای لێی ئەمەیە بەڵێ ئەمەیە کە پێتەڵێ ئەبێت خوێ لە لاو لاشەتا بەرز بێ بۆ ئەوەی کە زەختت ڕاگیرا بێ چکە ئێمە زۆربەی ئافرەتەکان بەداخ وەڵا کاکتۆژان زەختم دا بەزێت و ئەبورێمەوە ئەم بن بۆ تەواری و مغەزیم تێکەن و دەزیم لێن اینجا بۆ چاکە بم حقیقەتی نییە ئەمە جۆرێکە لە قەلەقی و لە ترس کە زۆر لە ئافرەتەکان بەداخە و خوشکانمان بۆ خۆیان دروست دەکەن ئەگەر نا ئەم هۆرمۆنە ڕێژەکەی زۆر بە تەواوەتی ڕاگرتووە سەیری ئەو شوێنە حەساسانەکەن کە خوای گەورە دروستی کردوون خستوونێتە پشتەوە خستوێنێتە فەقەراتەوە شوێنێکە شوێنێتی مەحمیەوە چۆن منوتوە قاسەکانمانە بین لە ناو سەب و لە شوێنە گەورەکانە دایانین بۆی کەس دەستی پێنەگا ئەمەش ئەسڵەن نەکەوتۆتە ناو سکەوە ئەسڵەن کەوتۆتە پشتی سکەوە بە پەردەیەک لە گەڵسکا هەمووی جاکراوەتەوە کەوتۆتە سەر گوچیلا بزانە چ نیعمەتێک کە خوای گەورە بۆی دروست کردوین ئەم ئەڵدۆستیرۆن ڕۆژەکەی بێ ئاوا تەبیعی بێ بەرز بوو زەختە بەرزە بێ نزم بوو زەختە دابەزێ ئەی چی بکەین ئەبێ منتەزەم بێ چی ئەم ئینتیزامی ڕاگرتووە سەر ئەرزانیە بەخوا لە ئاسمانەوەیە هەر هەمووی خۆی کۆنتڕۆڵی کردووە هەر هەمووی خۆی ئازی پێیاوە لە چی دروستی کردووە لە یەک تنۆک ئاو ئەڵڵاهو ئەکبەر دەبێنە بەرچاوی خۆت ئەمەش چینێکی تریانەکە ئەڵدۆستیرۆن دەرەکات ئەی چینەکەی تریان مامۆستاجان چینەکەی تریان هۆرمۆنی ئەندرۆژین دەرەکات کە ئینسان بۆ هەیە ماسوولەکانی بەقووەتە هەز بە پیاوەتی ئەکات بەڵام ڕێژەیەکی کەمە نایکا بۆ پیاوەی کە خۆمانمێ ناو کۆمەلگایە پیاو بێت و ژن بێنێت و مناڵ بکەوێتەوە تایە ئەی مامۆستا ئەمەمان زانی ئەی زەحمە نەبێ کرۆکەکەی مامۆستا ئەمە هەمووی لە 1 سانتیمایە بەڵێ لە 1 سانتیم ئەستوریایە یعنی خۆی هەموو ڕژێنی گوچیلە چەنە هەموو ڕژێنی گوچیلە 7 تا 10 گرامە لا إله إلا الله هیچ کامێکیان قوبوڵی بەرز و نزمی ناکەن ئەی ناو کرۆکەکەی زەی ناو کرۆکەکەی چی تایە با نمونەیەکتان بۆ بێنمەوە من و تۆ ئێستاکەن ئاوا دانیشتوین من بە ئیسراحەت لێرانەیە هیچ کێشەیەکم نییە بە ئیسراحەتش بۆ ئێوە شەرحەکەم لە پڕێکا بوومە لەرزەیە دێ لە پڕێکا ڕووداوێک لە پڕێکا شتێکی ترسناکە بینم لە پڕێکا ئەمەوێ هەستم لە پڕێکا تەلەفۆنم بۆ ئەکرێ ڕووداوێ بەڕێوەیە و حادیسەیە قەوما و ئامادە بن بۆ ئەوەی کە ئیستیقبالی ئەو خەڵکە بکەن بەسەر چاوم لە خزمەتانین لە پڕێکە خەریکە ترسێک ڕوومتێەکە یان ڕۆکاتە هەر کەسێک ئیخۆلم کاتەیان نابێ خەڵک بە ئیسپایی کابرا گەلی لە دکتۆرەکە لەوەی ئەڵێ ژیان ئێمە لێمان قەوما بوو دکتۆرەکەش تازە چاوێسڕی و هەڵەسا و بدنەخەیش دکتۆرەوان نییە بەداخەوەڵێ دکتۆر کەوتی لە دەرگاکەیدا ئەگەر بۆ نوێژی بەیانیش بێ ڕائەچەڵەکەی و خەڵەسێ چکازانە شتێکی خراپ و ترسناک لەوانەیە ڕووی دابێ ئێستاکەنە با بچێ بە دەم هانای خەڵکەوە چی ئەمە ئەکازانن ئەمە کرۆکی ئەم ڕژێنەیە ئەجنا باوەڕم پێ بکە لە گەورەترین ئاگرکەوتنەوەیە خەڵک ئاوا ڕۆیشت و تا دەبێ ئاوم بەرێ هین پەرداخی ئاوی سەفەریم بەرێ خەڵک ئاوا مامەڵەیە کرد ئەوەی وا لە من و تۆ ئەکا لە پڕێکە هەمووی ڕاچەڵەکێ هەموومان بترسین هەموومان بکەوین حاڵەتی ئامادە باشیەوە ئەم ڕژێنەیە ئەم ڕژێنە لە مێشکەوی ئازی بۆچی یەکسەر بە دەرکەپەت کە ئەلێرەوێتە خوارەوە یەکسەر لە حاڵەتێکی تاریع هۆرمۆنی ئیپینفرین نۆریپنیفرین دەرکە ئیشان چی بوو ئیشیان ئەڵێ دەزانیشان چییە لا إله إلا الله ئەزان بۆ چێمەرە تەربوشە چێ ئەلەم پیاوی دنیا دیدەیە عاقڵە عاقڵ حساب بۆ مستەقبەلەکە حساب بۆ ئەو کاتە ئەکا حەلی مشکلە ئەکا ئاگرە گژێنێتەوە سڵحی خەڵکەکە ئەم تەربوشە بەگاڵتە نەکراوەتە سەری ئەزان چیەکە ئەڵێ
خوێن مەچۆ بۆ ناو پێست گەورەترین ئەندامی لاشەکە پێستە ئەڵێ خوێنە ناوێت تۆ بۆچی لە شەڕین خوێنی لێ ئەڕوا میسانە لە حاڵەتێکی ترسایە لەوانەیە چقۆی لێبن لەوانەیە فیشەکی پێوەنێ لەوانەیە مارێ پێوەی بە لەوانەیە بەربێتەوە ئەڵێ پێستەکە تۆ خوێنت ناوێ خۆماڵی پێستی فەقیرە سپی هەڵگەڕابوو بۆ سپی هەڵەگەڕێ لەبەرەوەی کە ئەم هۆرمۆنە پێڵێت پێستت پێویستی بەوە نییە کوڕڵی چقۆ لێ بای خوێن وەڵڵاهی ومە تووڕە بووم چقۆ لێ بە مای خوێنی ناهەو زان بۆ چکە تۆ ئامادەی کە چقۆ لێبن بۆیە خوێنی لێ نایەت خی گەورەی دروست کردووە چکە ئەگەر خوێن بە تەبیعی کە نزیفیان کردی خوێنەکە بۆ شێوەیە لێ بڕوات خوێنێتیان نامێنێت تا گەیەنە خستەخانە لەبەرەوە خوێن نابێت بچێ بۆ پێست نابێت بچێ بۆ شوێنی تریش نابێت بچێ بۆ مەعیدە ئەی مەعیدە پێویستی ئەو بۆیە ئینسان لە کاتی ترس و قەلەقیا لەوانێت تووشی قورحی مەعیدا بێت و هەڵێ دکتۆر جان ئێرە مێشێ ڕاستە کاتچکە خوێنی بۆ ناچێ ئەزان بۆچی تۆ خۆشتی نانە بۆ دانن لە پڕێکا بۆ مەرزەی ئەیا لە ماڵەکە خوانە خواستە ڕائەکەیت کورە بابەکەی وەختی نان خواردنە بەرەو نانەکە پێچەرۆکی ئەی نانەکە نانی چی کورە بوو بەهینم حەزی لێی نامێنێ بۆ چکە مەعیداژێ کورە وڵی مەعیدەم گیرا زان بۆ چێکی هەمی ئەمێ ئەلە نان مەخۆ نەبا دەیسەکەنێت تۆ پێویستە بەشی ترە ئەم نانە هەتا 4 سەعاتی تر هەزمە بێت تۆ چێتە خوێنەوە فریای تۆ ناکەوێ حاڵەتێکی تاری تر هەیە مەعیدە و پڕمەکە واز لەوە بێنە بەشی ئەوە تااقەت هەیە کە پێی بەڕێوە بچی ئەی تااقە نەچۆ بێنی بەجگەرە لە یادەی ئەو شەکرە وشکەی کە داد نابوو لەناو خۆتادی هەمین بۆ بتوێنەوە گلایکۆجینەکەم بۆ بکە بە شەکر بە چەوری ژێر پێستەڵێ شەکرم بەرێ بە ماسوولکاڵێ شەکرم بەرێ هەمووی ئەڵە تاقم بەرێ لاشۆ بۆ پڕەکە لە شەکر بۆ ئەوەی کە حازر بی بۆ شەڕ یاخود حازر بی بۆ ڕاکردن پێوتێ فایت ئۆر فلایت نۆریپینیفرین بە ماسوولکاڵێ ئەڵێ خوێنە بخوێنە ناوێت تۆ خوێنە بۆ چێت تۆ دانیشە بێدەنگ لەگەڵ ترسەکەیان مامەڵە بکە ئیپینیفرین ئەڵێ خوێنێکی زۆر بڕۆ ئەلێ بابە ئەی نابێت بازوو بکاتەوە ئەی نابێت ئەگەر پێویستی بە شەڕ بوو ئەمیش قۆڵی لێ هەڵماڵێ ئەلە بەرە یەکیانە خوێنی ناویان خوێنیە بەپێی چی بەپێی ئەم بڕیاری کە ئەیدا ئەگە بڕیاری دا ڕاکە خوێنێرە بۆ قاچەکان لە ڕاک قوربانی کوڕم ئادەی ئەلێ بەو وایە مامۆستا هەر قاچێکم کردبوو بە شوار و ڕامەکرد ئێستا قەت ناتوانم ڕاکردنە بکەم بەسەر دیواری وایە بازمەیە ئێستاگە نەخۆشە شو سەیرەکە پێکەینم پێیە بیستوتانە ئەڵێ کونە مشکی لێ بوو بۆ بە قەیسەری بالضبط ئاوای لێیە چی ئەمە ئەکا هەمووی ئەو هەرمۆنە ئیکا ئێ بازوشی پێویستی بەقووەتە لەبەرەوە هەمووی ئەمانە چیەکەن باوکی من هەر هەمووی ئەی دڵیشی نێ دڵ ئەڵێ ئەڵێ پەلە بکە ئەڵێ دکتۆر جان خەریکە دڵم لە هاشمێتە دەرەوە ئەسەکەم ئالێرە نەیە دڵم لێیە قووەتێک دڵ لێ ئەیە ئەگەر ئینسان لە خەوی شابێ خەبەرێک کاتەوە ئیتر ئەڵێ بە قووەی حیسانی بینیتە پێ لە بانزینەکە کە تونەکەی تو ئیتر شیڕەی مەکینەکەویەت دڵ ئاوا ئیشەکات حەچی کرد ناسوڕێت بۆ بەریکە دڵە زانێ پێویستی بە تاقەیە ئەی سیەکان هەناسە تونگە بێ هەناسە ئۆکسجین هەڵەمژیت هەر هەموو لاشا خاتە حاڵەتی ئامادە باشیەوە الله ئەکبەر ئەگەر ئەمە نەبوایە ئەمە نەبوایە بەرگەی 100 مەمان ناگرت تۆ لە قادمەیە کە دابەزی ئەچیتە خوارەوە ئاواکەی ئۆه بۆ چکە خۆتۆ بە حازر نەکردە بوو یان بە شوێنە کاڕووی ئەم خۆ ئامادە نەکردووە قاچ بە شتێکەکەوێت یەکسەر هەڵەنوتی بۆ چکە خۆتۆ بۆ ئامادە نەکردووە ئەی ئەم ئامادە باشەی چی ئەیکات هەمووی ئەم هۆرمۆنە پشکۆلەی ئەیکا سوبحان الله چەند عاقڵە چەند وریایە چەند زیرەکە چەند دەقەیەکیش لەناو لاشۆی ئەمێنێتەوە زیاتر نا بۆ معلوماتت بۆ چکە ئەگەر بەردەوام بێ کاری سەرەوەدا تۆ بەردەوام دڵە بەو پەلە پەلە بەردەوام هەنا دە بابەجان تەواو ترسەکە تەواو بوو وەرەوەشی خۆت کۆتایی پێهاو مارەکەمان کوشت خوازا باتەوە ئاگرەکەمان کوژانەوە لافاوەکە بەسەر چوو لە خنکان خۆی گەور ڕزگاری کردی وەرەوەشی خۆت تەواو ئیتر خۆ نابێ خۆشیێتکەی تەواو عملیات تەواو بوو ترس تەواو بوو هەمووی تەواو بوو الحەمدولله خوایە ئەویش من تەواو ئیشم هەیە بەڵێ ئیشم هەیە بە سلۆری ئیشەکەم مەکینەتان بینیەوە بە سلۆری ئیشەکە سیارە هیچ بەنزینێکی لەسەر نییە بەڵام ئەی ئەگەر ئەم بەردەوام بوو کۆرتیزۆنەکە و دای ماڵە شەکر بەرز بە زەخت بەرز بە دڵ پەلە لێ بە بەخوا دکتۆر جان تووشی زەخت بوو مەزانم بەخوا خۆم خۆ بەناسم لەو خەفەتەوە تووشی کاتە نابێ خەفەتەکانە بەردەوام بێ
نابێ بێتاقەتیەکانە بەردەوام بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایمە خوای گەورە لە قورئانەکە پێ فەرمێ ولا تك في ضيق فلعلك باخع نفسك على آثارهم بڕوان مەکە لەسەر خۆ بە تووڕە مەبە خەفەت مەخۆ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاد ئیترین کەس بوو لەسەر زەویە، بەڵام کە تووڕە بوایە و کە کاتی پیاوەتی بوایە لە هەموو کەسێ زەبری تونتر بوو. ئەمە چی ئەیکات؟ ئەمە ئەو هۆرمۆن و ئەو ڕێژێنە بچکۆلەیە ناو لاشەیە ئەسوڕێ. کەواتە ئەم هۆرمۆنەیە بەڵانسی ئارامی و بەدەمەوە چوونی لاشی ڕاگرتووە لە هەمان کاتا. نابێت شتەکان تێکەڵکەین. قوتابی کە ئیمتحانی هەیە ئەترسێ چی پێڵێ بترسە ئەوە پێڵێ بترسە، بەڵام ئەگەر بوو بە خەوزڕان و بوو بە بێتاقەتی و بوو بە ترس ئەو کاتە لە باری طبیعیەوە دەرەچێ بێ بە باری نەخۆشی. بۆچی ژوار لێەکە؟ ئەدە تۆ بانی ئیمتحانە هەیە سەعیکەشت مستەقبەلە ها کوورە شەش ئاگال لێی بێ. چەند دایکێکی بەڕەحمە، چەند مامۆستایەکی بە ئەمەکە، چەند جوان ئامۆژگاری تەکات. ئەی ئەگەر ترسەکە و زۆر بوو ترسەکە زۆر بڵێ بەخوا کاکتۆ منە چم ئیمتحانە هەموو شتێکم پێ دەچێتەوە، خوا ناتوانم هیچم بیر نامێنێ، هیچم پێ ناخورێت، مشۆش هەر نەخەوتم چوم بۆ ئیمتحان. ئەمە بوو بە ترس. بۆیە ئەبێ بتوانی بەڵانسی ئەمە ڕاگری بۆ ئەوەی کە کەوتیان کاک فڵان کەس بێ لەسەر منەسەکە قسەیەکمان بۆ بکە. بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم. ئەم حاڵەتێکی طبیعیە. من ئێستاکەنە لە حاڵەتێکی نائاسایی هەموو قسە بۆ خەڵکەکەم، قسە بۆ جەنابتانەکەم. ئەی ئەگەر بوو بە ترس بسم الله الرحمن الرحيم خوا ئاوی لێ تۆزی ئاوم بۆ بێن. ئەگەر هەر کاتێک ئەمەمان کرد سەر لە خۆمان سەر لە ڕژێنەکەشمان تێکەین، بەڵام بوونی ئەم ڕژێنە چەند زەرورە بۆ لاشە